دوای تێپەڕبوونی 13 ساڵ بەسەر ڕفاندنی کچە 2 ساڵ و نیوەکەیدا هێشتا بە ئومێدەوە لە وێنەی کچە ڕفێنراوەکەی دەڕوانێت. جەلیل وەلی کە ساڵی 2011 کچەکەی لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە قەزای خوڕمات و ڕفێنراوە، بەڵام هێشتا کۆڵ نادات و شار بە شار بە دوای کچەکەیدا دەگەڕێ و هەندێک جاریش دووجاری پلانگێڕی بووە. داوا ئەەکەم ئەگەر گوێی لە دەنگمیش بێت من باوکی ئەوم لەبەرەوەی ڕۆژە لە ڕۆژان دوای دووسێ مانگێک دوای ئەوە تەلەفۆنیان بۆم کرد لە مستەشفا عەلەوی لە ئەطفالەیە لە بەغا ڕۆیم بۆ لای مناڵێک تەلەفۆنی بۆم کرد بە عەرەبی قسەیە کرد وتی باوە بۆ نایت بۆلا من ئایم بۆ نایی سرم لێ بۆی باوە تو بۆنە دڵڕقە کوڕەوتم کوڕم توکەی عەرەبی تەزانی تو کورد بیت دوای ئەوە ڕۆیم بۆ لای و ڕۆیمە مستەشفا عەلەوی جەماعەت سەیریان کرد و خۆمیش وها فکرم لای خۆم نەبوو کوڕەوتیان وتم تو من لە مناڵانم لە مستەشفای مناڵانم چۆن هاتمە بۆ ئێرە ئیتر جەماعەتی بەغا تەلەفۆنیان بۆم کردیان کاکە دەرچووە ئەو شوێنە شوێنتون نییە بە کارەساتی تر وەسەر خۆتان نێرن. جەلیل وەلی دووجار هاوسەرگیری ئەنجام داوە و منداڵی نەبووە، بەڵام لە هاوسەری سێم ئایەی بوو کە دوای 2 ساڵ و نیو ڕفێنرا و تووشی خەم و مەراقێکی گەورەی کرد. ئەو ئێستا 5 منداڵی هەیە، بەڵام هەمیشە بیری لای ئایەیە. مناڵم دۆزیێت و من لە ئەسکەندەری و ناردمەتەوە بۆ بەسرە و مناڵم دۆزیێت و لە موسەی بووە پێویست ناکان ناوەکەی بڵێم نردیان تۆ بۆ دوهۆک مناڵم دۆزیێت و لە شوێنێ ترۆ بۆ هەولێر بە دوای مناڵەکەی خۆما گەڕام ئەو مناڵێ لە ئەدۆزمەوە لەبەرەوەی من ئەو مناڵی کە لێرە گومبیایە ڕقەمەکانی زۆربەی لایم بی ئێستایش تەلەفۆنم بۆ ئەکرێ هەرچی شتێک دەربارەی مناڵەکەم بێ بە دوایە ئەڕۆم. جەلیل وەلی هەمووی عێراق و تەنانەت هەندێک وڵاتی دراوسێش بە دوای کچەکەیدا گەڕاوە، ئەمەش وای کردووە ئاشنایەتی لەگەڵ ئەو خێزانانەدا پەیدا بکات کە منداڵیان ڕفێنراوە و تا ئێستا چەندین منداڵی بۆ خێزانەکانیان دۆزیوەتەوە. وەڵا ئەو مناڵە تەبەن ئەو مناڵێکی یەکەم مناڵی خەڵکی بەسرە بوو لە قەنات فەیحا دەرچووی ڕقەمەکەی وەرگرت هینەکەی باوکی ناوی مەلاکە مناڵەکە تەمەنی لەوەی من مناڵتر بوو ئەو مناڵە ئەو ڕۆژە ئێمە لە شەرقیە دەرچوومان باران بوو زستان بوو مناڵەکان لە بەسرەوە هاوردوی لە ئەسکەندەریە لە حەلەف ڕێیانداوی ئیتر لای کابرایەکی شێخ بوو تقریبان بانگی مەغریب بوو گەیمە لای تەماشام کرد ئەو مناڵە ئەمە مەلاکە خەڵکی بەسرەیە تەلەفۆنم بۆ باوکی کرد لە وتی وەڵای ئەو کاتی قاعیدە بوو نەیانتوانی بڕۆن بە 12 ساعتی هەڵاگەیان خوشکەکەی لە کەربەلاوە هات ئیتر هات و بەیانیشە مناڵەکەیان بردەوە زۆر سوپاسی منیان کرد. سەرباری نادیاری چارەنووسی ئایە و تێپەڕبوونی 13 ساڵ بەسەر ڕفاندنی کە تاکو ئێستا کەس نازانێت ڕوخساری ئایە چۆن گۆڕاوە، بەڵام جەلیل وەلی باوکی کۆڵ نادات و هێشتا لە گەشتەکەی و گەڕانی شارە و شار بۆ دۆزینەوەی بەردەوامە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، خوڕماتوو.